گۆڕانەکانی پێشوو کاریگەری مادەی ئەلیکترۆلیتیمان وەرگرت لەسەر ڕەوشتە کۆکاریەکان. دەمانگۆ مادە ئەلیکترۆلیتیەکان وەکو مادەی نەئەلیکترۆلیتی پلەی بەستن نزم دەکاتەوە، پلەی کۆڵانیش بەرز دەکاتەوە. بەڵام کاریگەری مادەی ئەلیکترۆلیتی زیاترە، واتە پلەی بەستن زیاتر نزم دەکاتەوە، پلەی کۆڵانیش زیاتر بەرز دەکاتەوە. لەبەر چ هۆیەکەی لۆ چ دەگەڕێتەوە؟ لەبەرەوەی مادەی ئەلیکترۆلیتی ئایۆنی هەیە، یعنی مۆڵێک لە مادەی ئەلیکترۆلیتی مۆڵێک لە ئایۆن زیاتر دروست دەکات. بەڵام مادەی نائەلیکترۆلیتی مۆڵێک لە مادەکە تەنها مۆڵێک لە تەنۆکە دروست دەکات. ئاوەکو پرسیار نووسیتمان پرسیاری کتابەتەی پێداچنەوەی بەندەکەیە کاریگەری تواوەی ئەلیکترۆلیتی نەفرۆک، هەروەها کاریگەری تواوەی نائەلیکترۆلیتی نەفرۆک لەسەر پلەی بەستن و کۆڵانی توێنەرەکان چییە؟ گوتمان مادەی ئەلیکترۆلیتی نەفرۆک پلەی کۆڵان زیاتر بەرز دەکاتەوە، هەروەها پلەی بەستنیش زیاتر نزم دەکاتەوە. بەم هەرجێک هەمان خەستیان هەبیتن. هۆیەکەی لۆ چ دەگەڕێتەوە؟ لەبەر چ ئەلیکترۆلیتەکان کار دەکەنە ڕەوشتە کۆکاریەکان بە شێوەیەکی جیاواز لە نائەلیکترۆلیت؟ وتمان لەبەرەوەی مادەی ئەلیکترۆلیتی مۆڵی ئایۆن دروست دەکاتن، چونکە مۆڵێک مادەی ئەلیکترۆلیتی زیاتر لە مۆڵێک تواوە یان برین ئایۆن بەرهەم دێنێت. ئاوکو نمونە NaCl وەکو تێبینیش کە دەرین مادە ئەلیکترۆلیتەکان و لێرە نووسیتمان بۆ نمونە هەیتمان دەرین خوێیەکان، ترشەکان، تفتەکان، ئەوانە مادەی ئەلیکترۆلیتینە. نمونە NaCl بزانە 1 مۆڵ لە NaCl لێک هەڵوەشێ 2 مۆڵ لە ئایۆن دروست دەکات. بەڵام مادەی نائەلیکترۆلیتی هەر مۆڵێک لە ئاوێتەکە تەنها مۆڵێک لە تەنۆکە دروست دەکات. بزانە مادەچ نائەلیکترۆلیتیە گلوکۆز C6H12O6 1 مۆڵ لەو مادەیە 1 مۆڵ لە چمانداتێ 1 مۆڵ لە تەنۆکەمانداتێ، واتە ئایۆن دروست ناکات. کەواتە کاریگەرەکەی لۆ چ دەگەڕێتەوە؟ لۆ مۆڵی ئایۆنەکان. جا هەرچەندە مۆڵی ئایۆنەکانیش زیاتر بیتن کاریگەرەکەی زیاتر دەبیت، واتە پلەی بەستنەکەی زیاتر نزم دەکاتەوە، هەروەها پلەی کۆڵانیش زیاتر بەرز دەکاتەوە. دەمانگۆ یاسایەکان دەگۆڕێت. بۆ نمونە یاسای دەتاتیف دەرێن دەتاتیف KF جاران مۆڵاری جاران مۆڵی ئایۆنی بەرهەم، کە دەرین مۆڵی ئایۆنی بەرهەم بەبەستمان مۆڵە گشتەکەیە. ئاستا بۆ نمونە NaCl چەند مۆلی دامە؟ 2 مۆل. لە جێی مۆلی ئایۆنەکە 2 مۆلی دادەنێ. CaCl تومان هەیە بۆ نمونە هەر لە شێوەگەکەی دیارە CaCl2 2 مۆل بە 1 مۆل 3 مۆلمان دەداتێ. کەواتە کە دەرین مۆلی ئایۆنی بەرهەم بەبەستمان مۆڵە گشتەکەیە. یان دەرین دەتاتیبی دەکاتە کەیبی جاران مۆلالی جاران مۆلی ئایۆنی بەرهەم. کەواتە کە پرسیار لێرە لۆ دێتەوە گرنگە یەکەمین شت دیاری بکەیت ئەو مادەی هەیتت مادەیەکی ئەلیکترۆلیتی یان مادەیەکی نائەلیکترۆلیتیە. تەڵەبە زۆربەی پرسیار دەکات مامۆستا کوزیاکەینەوە مادەی ئەلیکترۆلیتی و مادەی نائەلیکترۆلیتی. مادە ئەلیکترۆلیتەکان گوتمان وەکو ترشەکان دەگریتەوە، وەکو تفتەکان دەگریتەوە، خوێیەکان دەگریتەوەوانە پێیان دەرین ئەلیکترۆلیتی. مادەی نائەلیکترۆلیتیش چەند مادەی کەمی لە کتابت باس کردێ، بە زۆری کاربۆنیان تێدا. ئێستا بۆ نمونە شەکرەکانمان هەیە، گلوکۆز C6H12O6، سوکەرۆز C12H22O11، بۆ نمونە ئەنتیفرێزەکە دژە بەستنەکە C2H4OH2، بۆ نمونە ئیثانۆل C2H5OH. کەواتە مادە نائەلیکترۆلیتەکان بە زۆری ئاوێتە ئەندامیەکانن، ئەوانەی کاربۆنیان تێدایە. بەڵام ئەلێرە هەیتمان گوتمان ترش تفت بە زۆریش لە کتابت خوێیەکان بەکارهاتیان. بین یەک دوو پرسیاریش تەماشاکەین لەسەر مادەی ئەلیکترۆلیتی. ستا ئەو پرسیارەمان هەیە لە امتحانی وزاری شاتیتەوە پرسیارە دەرێ گۆڕانی چاوەڕوانکراو لە پلەی بەستنی ئاوەگیراوەی FeCl3 خەسیەکەی 0.05 مۆلالی بێت چەندە؟ دراوەکانی دایتەمە سالب 0.019 سالب 0.039 سالب 0.28 سالب 0.372. گوتمان لە هەمووی گرنگتر چییە؟ ئێستا هەیتمان FeCl3 مادەشی چییە؟ مادەشی ئەلیکترۆلیتیە. FeCl3 مادەشی چییە؟ FeCl3 مادەشی ئەلیکترۆلیتیە. مادەی ئەلیکترۆلیتیە کە دەرەی مادە ئەلیکترۆلیتیە، کەواتە یەکەمی شت مۆلی ئایۆنەکان دیاریکە. Fe 1 مۆل، Cl3 3 مۆلمان هەیە، کەواتە دەکات چەند؟ 4 مۆل لە ئایۆن دروست دەکات. کەواتە مامۆستا لەبەرەوەی مادەی ئەلیکترۆلیتیە یەکەمی شت وەرە تەماشا پرسیارەکەی بکە، بزان ئەو مادەی هەیت مادەیەکی ئەلیکترۆلیتیە یان مادەیەکی نائەلیکترۆلیتیە. لەبەر ئەوەی مادەیەکی ئەلیکترۆلیتیە مۆلی ئایۆنەکانمان دیاری کرد، هەبە بێ هاوکێشە لە جێوە دیارە. Fe1 کلۆرەکەش سێ دەکات چەند؟ 4 مۆل لە ئایۆن دروست دەکاتن. خەستەکەی دایتەمە لە پرسیارەکە بە حازری دەری 0.05 مۆڵە. گۆڕانی چاوەڕوانکراو لە پلەی بەستن یعنی چێ؟ گرنگە مامۆستا، یعنی دەتاتیفمان نییە. ئایا دەتاتیف چەندە؟ ئەگەر خەسیەکە 0.05 مۆلالی بی
دەرین دەتاتیف یەکسانە KF جاران مۆڵالی جاران مۆلی ئایۆن جاران مۆڵالی جاران مۆلی ئایۆن کەواتە لەبەرەوەی ئەلیکترۆلیتی ئاگاداری مۆلی ئایۆن بە طبعا کە لە امتحان لۆ دێتەوە بە هەردوو شێوە نەتیجە دەداتێ مۆلی ئایۆنەکەش لا دەبات دەتاتیف KF جاران مۆڵالی دەتاتیف KF جاران مۆڵالی جاران مۆلی ئایۆن KF وەکو لە پێشەوە هەمان بوو جێگیرە لەبەرەوەی لە ئاو توانیتمانەوە سالب 1.86 مۆڵالیەکەی دایتەمە 0.05 مۆلی ئایۆنەکان لە ئاوێتەکە وەرمانگرت FeCl3 4 مۆڵ لە ئایۆنمان دەداتێ 4 جارانی بکە کەواتە دەرین دەتاتیف یەکسانە سالب 0.372 پلەی سیریزی کەواتە وەڵامی ڕاست بووە چ بووە لە قیدی کەواتە حەلکردنی ئەو پرسیارانەش وەکو پرسیارەکانی پێشەوەی ئینا ئەلیکترۆلیتی بەڵام گوتمان فەرقەکەی چییە لەگەر مادەی ئەلیکترۆلیتی ئاگادار بە دەبی مۆلی ئایۆنەکان بەشداری پێ بکەیت لە بیر نەکەی دەتاتیف KF جاران مۆڵالی ئەوە لۆنا ئەلیکترۆلیتی بوو دەتاتیف KF جاران مۆڵالی جاران مۆلی ئایۆن دەبیتە چ دەبیتە ئەلیکترۆلیتی کەواتە ئاگاداری ئێرە بە مۆلی ئایۆنەکان ئاگادار بە لەبەر ئەوەی دائیمەن دوو نەتیجە دەداتێ نەتیجەکە دەداتێ مۆلی ئایۆنی لەگەر نییە دەتاتیف KF جاران مۆڵالی مامۆستا دەتاتیف سالب 0.372 وەڵامی ڕاست دەبیتە چ دەبیتە لە قیدی ئەوە بەنسبەت پرسیارێک لەسەر چێ لەسەر کاریگەری مادەی ئەلیکترۆلیتی لەسەر نزمبوونەوەی پلەی بەستن پرسیارێک تر با تەماشا بکەین هەمان شێوە بیتن بەڵام ئەوجارە خستیەکەمان بە حازری نەداتێ مۆڵالیەتەکەمان بە حازری نەداتێ مۆڵالیەتەکەی بدۆزینەوە ئۆزەبین لە یاسایەکە داینێ پرسیاری دووەم هەمان پرسیاری پێشترە دەرێت گۆڕانی پێشبینی کراو لە پلەی بەستنی ئاوەگیراوەی 62.5 گرام نیتراتی باریۆم BaNO3 بایتو لە 1 کیلۆگرام ئاو چەندە یعنی ئەگەر بێم 62.5 گرام لەو ئاوێتە مادەچی ئەلیکترۆلیتیە نیتراتی باریۆم BaNO3 بایتو خوێیە بیکەینە ناو ئاو ئایا دەتاتیف چەندە گۆڕانی پێشبینی کراو لە پلەی بەستن یعنی دەتاتیف مۆڵە بارستەکەشی دایتەمە فەرقی ئەو پرسیارەی لەگە پرسیاری پێشتر چییە لەوێ خەستەکەی بە حازری دابوومە مۆڵالیەتەکەی بە حازری دابوومە لێرە بارستەی تواوە بارستەی توێنەر و مۆڵە بارستەی دایتە یعنی وەکو پێشەوە دەیکەیە مۆڵالی ئەوجە پرسیارەکەی حەڵ دەکەی کەواتە نەفسی پرسیاری شێوەی پێشەوەیە گۆڕانی پێشبینی کراو لە پلەی بەسم بدۆزەوە واتە دەتاتیفمان نییە 62.5 گرام نیتراتی باریۆم ئەوە چیەوە بارستەی تواوە دەکات 62.5 گرام 1 کیلۆگرام ئاو بارستەی توێنەر ئەوەش دای تێمە چیە مۆڵە بارستەکەیە دەرێت دەتاتیفمان لۆ بدۆزەوە لۆ دۆزینەوەی دەتاتیف ئاگادار بە گوتمان یەکەمین شت پێش ئەوەی بین خەستیەکەی بدۆزینەوە یەکەمین شت ئەو مادەیەمان هەیە ئەو مادەچی چیە مادەیەکی ئەلیکترۆلیتیە مامۆستا ئەلیکترۆلیتیە لەبەرەوەی ئەلیکترۆلیتیە مۆلی ئایۆنەکان دیاری دەکەیت ئەوە 1 مۆڵمان دەداتێەوەش 2 مۆڵ کەواتە مۆلی ئایۆنەکان بۆ چەند مامۆستا 3 مۆڵ لە ئایۆن دروست دەکاتن 3 مۆڵ لە ئایۆن دروست دەکەوە مۆلی ئایۆنەکانمان دیاری کرد دەرین دەتاتیف دەکاتە KF جاران مۆڵالی جاران مۆلی ئایۆنەکان کەواتە پێویستمان بە چ دەبیتن مامۆستا بارستەی تواوە بارستەی توێنە لەگە مۆڵە بارستەکەەوە لۆ چیە لۆ مۆڵالیە یەکسەر بە ڕێگەی خێرا دەیکەم مامۆستا مۆڵالێتی دەکا بارستە گرامی تواوە لەسەر کیلۆگرامی توێنەر جاران بارستەی مۆلی کەواتە مۆڵالێتی یەکسانە بارستەی تواوە 62.5 بارستەی توێنەر 1 کیلۆگرام مۆڵە بارستە دایتەمە 261 دابەشی بکە دەکاتە چەند خەستیەکەی 0.239 مۆڵالی 0.239 مۆڵالی یان 0.239 مۆڵ لەسەر کیلۆگرام کەواتە خەستیەکەمان دۆزیەوە دێن دەیگۆڕین دەکەینە چ وەکو پرسیارەکەی تری لێ هات دەیگۆڕین دەکەینە گۆڕانی پێشبینی کراو لە پلەی بەستن یعنی دەتاتیف دەرێن چ دەتاتیف یەکسانە KF جاران مۆڵالی جاران مۆلی ئایۆن KFەکە مامۆستا سالب 1.86 ئاوە خەسیەکە ئەوە دیاریمان کرد 0.239
مۆڵی ئایۆنەکە گوتمان دەکاتە چەند 3 مۆڵ لە ئایۆن باریۆم یەکە NO3/2 یعنی 2 مۆڵمان هەیە ئەگەدار بە غەڵەت نەکەی دەکاتە چەند دەکاتە 3 کەواتە دەتاتیف نزمبوونەوەی پلەی بەسن گۆڕان لە پلەی بەسن دەکاتە سالب 1.33 پلەی سیلیزی کەواتە ئەگەر بین 62.5 گرام لە نیتراتی باریۆم بیکەینە ناو 1 کیلۆگرام پلەی بەستنەکەی ئەوەندە نزم دەکاتەوە سالب 1.33 پلەی سیلیزی ئەوەش بەنسبەت ئەو پرسیارە لەسەر نزمبوونەوەی پلەی بەستن پرسیارێکی تر دەکەین هە لەسەر پلەی بەستن ئەو جارە خەستیەکەی بدۆزینەوە ئەو جارە ئەگەر پلەی بەستنەکەمان هەبیتن خەستەکەی بدۆزینەوە بزانە ئەو پرسیاری کتابە تا 38 ئەمان گرنگە ئەو شێوەش لە امتحانی وزاری هاتیتەوە دەرێ ئەگەر پلەی بەستنی ئاوەگیراوەی نیتراتی باریۆم سالب 2.65 بیتن ئەگەر پلەی بەستنی ئاوەگیراوەی نیتراتی باریۆم سالب 2.65 بیت ئایا خەستی مۆڵالێتی گیراوەکە چەندە یعنی ئەو پرسیارە پێچەوانەی دوو پرسیارەکەی پێشەوەیە لێرە پلەی بەستنی دایتە تو یان برین نزمبوونەوەی پلەی بەستنی دایتە تو لەبەرەوەی ئاوە دەمانگۆ پلەی بەستنی گیراوە لەگەڵ نزمبوونەوەی پلەی بەستن یەکسان دەبیتن لە ئاودا دەرێ ئایا مۆڵالێتیەکەی چەندە ئایا مۆڵالێتیەکەی چەندە تاوان ئەو پرسیارە شتێکی زۆر گرنگی تێدا ئەویش ئەوەیە ئاوێتەکەی بەناو دایتە تو دەبی شێوەگی ڕاست و دروستی لۆ بنووسیلەوەی بتوانانی مۆڵی ئاوێنەکان دیاری بکەیت ئەگەر شێوەگەکەی بە غەڵەت بنووسی کەواتە مۆڵی ئاوێنەکان غەڵەت دەردەچی پرسیارەکەت بە غەڵەت دەردەچیتن با پرسیارەکە حەڵکەین ئەگەر پلەی بەستنی ئاوەگیراوی نیتراتی باریۆم سالب 2.65 پلەی سیلیزی بیتن یعنی دەرێن پلەی بەستنی گیراوە یەکسانە سالب 2.65 پلەی سیلیزی نیتراتی باریۆم ئایا خەسیەکەی چەندە ئایا مۆڵالێتی چەندە لە پرسیارەکانی پێشت خەسیمان هەبوو مۆڵالەتیمان هەبوو دەمان کردە پلەی بەستن یان نزمبوونەوەی پلەی بەستن گوتمانە لێرەوە گرنگە شێوگەکەی بنووسی نیتراتی باریۆم شێوگەکەی چیە نیتراتی باریۆم مامۆستا باریۆم BA نیترات NO3 ئەوە بارگەکەی سالبیەکە دێتە پاڵەوەی ئەوە دووە دەچیتە پاڵەوی کەواتە دەبیتە چ BaNO3/2 ئەوە شێوگەکەت بە شێوەی ڕاست نووسی گوتمان نیترات سالبیەکە یەکەکەی دەینە پاڵەوەی نەمنووسیتەوە BA1 ئەوە موجب دووە دەچیتە پاڵەوی کەواتە دەبیتە دوو کەواتە ئەگەر لێکی هەڵوێشێنین چەند مۆڵ لە ئایۆن لۆمان دروست دەکات 3 مۆڵ لە ئایۆن دروست دەکات 3 مۆڵ لە ئایۆن دروست دەکات باریۆمەکە 1 مۆڵ نیتراتەکەش 2 مۆڵ کەواتە دەکاتە چەند مامۆستا مۆڵی ئایۆنەکان بووە چەند بووە 3 مۆڵ ئێستا دەین پرسیارەکە حەڵ دەکەین ئەوە پلەی بەستنی گیراوەی دەیگۆڕین دەیکەینە دەتاتیف یەکسانە بە دەتاتیف مامۆستا پلەی بەستنی گیراوە لەگەر دەتاتیف یەکسانن لە چه حاڵەتی یەکسانن مامۆستا ئەگە توێنەرەکەمان چ بوو توێنەرەکەمان ئاو بوو ئەگەر مادەی تر بیتن دەبی پلەی بەستنی ئاساییت بداتێ دەرەی دەتاتیف دەکاتە پلەی بەستنی ئاسایی پلەی بەستنی گیراوە کەم پلەی بەستنی ئاسایی بەڵام ئەلێرە لەبەر ئەوەی ئاوە یەکسانە دەرێن دەتاتیف ئەو ژمارە کەم سفر وەکو خۆی دەردەچی کەواتە نەمکرد ئەو جەدێم دەتاتیفەکەی دەگۆڕم دەیکەمە مۆڵالی دەرێن دەتاتیف دەکاتە KF جاران مۆڵالی جاران مۆڵی ئایۆن ئەوە یاسایەکەمان نووسی وتمان ئاگادار بە مۆڵی ئاوێنەکەی لەبیر نەکەی لەبەرەوەی مادە ئەلیکترۆلیتی هەیە خەسیەکەمان نییە مۆڵالێتیمان نییە دەرین مۆڵالێتی دەکاتە چ مۆڵالێتی مامۆستا دەبیتە دابەش ئەوەی لەگەریتی دەچیتە ژێرەوە یعنی KF ئەوە چووە ژێرەوە لەگەر مۆڵی ئایۆنەکە ژێرەوە دەنووسین جاران مۆڵی ئایۆن ئەوەی تر دەچیتە سەرێ واتە دەتاتیفەکە چی لێ هات چووە سەرێ دەتاتیفەکەی دایتەمە دەرێت سالب 2.65 سالب 2.65 KFەکە لە بەرمان کردیە سالب 1.86 ئاوە مۆڵی ئایۆنەکە گوتمان چەند مۆڵ لە ئایۆن دروست دەکات 3 مۆڵ لە ئایۆن کەواتە سەرێ دابەشی خوارێکە جارانی بکە دەرین خستەکەی دەکاتە چەند 0.474 مۆڵالی 0.474 مۆڵالی کەواتە ئەگەر بێم نیتراتی باریۆم یعنی BaNO3/2 لە ناو ئاو بتوێنمەوە خەسیەکەی ئەوەندە بیتن
پلەی بەستنەکەی چەند نزم دەکاتەوە پلەی بستنەکەی دەکاتە سالب 2.65 پلەی سیلیزی. ئەوەش بە نسبەت ئەو پرسیارە لەسەر چ کاریگەری مادەی ئەلیکترۆلیتی لەسەر نزمبوونەوەی پلەی بەستن هەروەها بەرزبوونەوەی پلەی کوڵان. پرسیاری پاشەی وەکو پرسیارەکانی پێشەوەی بەس ئەمەوە یەک دوو پرسیارمان هەرکرد لەسەر پلەی بەستن بوو با پرسیارێک لەسەر پلەی کوڵان تەماشاکەین ئەگەنا هەمان فکرەی پێشەوەیە. دەرێ پلەی کوڵانی پێشبینی کرا و گیراوەیە کە لە توانەوەی 0.12 مۆل کلۆریدی باریۆم 0.15 کیلۆگرام ئەو پێکاتە بێت چەندە؟ ئەوەش پرسیاری کتابەتە لە امتحانی وزاری هایتەوە بەڵام لە کتابت مۆڵەکەی نەدایتە تو یعنی لەوێ بارستەی چاوەی دایتە تو لەگە مۆڵە بارستەکەی دایتە تو لێرە هەنگاوە چیلۆت کردیە کردی تێچە کردیت کە مۆڵ بەس ئەلێرە ئاگدار بە گرنگە لە پلەی کوڵان گوتمان لە پلەی بەستن لەبەرەوەی یەکسانن نزم بوونەوەی پلەی بەستن بدۆزینەوە پلەی بەستنی گیراوە بدۆزینەوە یەکسان دەردەچن بە تایبەتیش توێنەرەکان ئاوە بەڵام ئەلێرە لەبەرەوەی کوڵانە ئاگدار بە کە پێ دەرێ پلەی کوڵانی گیراوە بدۆزەوە فەرقی هەیە لەگە بەرزبوونەوەی پلەی کوڵان دائیمەن لۆ پلەی کوڵانی گیراوە سەرەتا ئەمە بەرزبوونەوەی پلەی کوڵان دەدۆزینەوە یعنی چ یعنی دەتاتیبی کەواتە ئەو پرسیارە دەرێ پلەی کوڵان بدۆزەوە کەواتە پێویستی بەوەیە چ بکەیت سەرەتا بێ بۆ نمونە خەستیەکەی دیاریکەی مۆڵالێتەکەی دیاریکەی لەبەرەوەی مۆڵی دایتەمە لەگە چی دایتەمە لەگەر بارستەی توێنەر دوای کە خەستیەکەت دیاری کرد بەی دەتاتیبی دیاری بکەیت ئەو زەبەی دەتاتیبیەکە بگۆڕی بکەیت چ پلەی کوڵانی گیراوە ئێستا نەخشەکەی دەنووسین لەسەر سەبوڕێ دەرێ پلەی کوڵانی پێشبینی کراوی گیراوەیەک بدۆزەوە یعنی پلەی کوڵانمان نییە پلەی کوڵانی ئەو بە کورتی نووسیم گیراوەمان نییە چی دایتەمە مۆڵەکەی دایتەمە دەرێ 0.12 مۆڵ 0.12 مۆڵ 0.15 کیلۆگرام ئاو کلۆریدی باریۆم کلۆریدی باریۆم ئامزانە کلۆریدی باریۆم مادەیەکی چیە مادەیەکی ئەلیکترۆلیتیە دووبارە بە چ دایتە تو بەناو دایتە تو دەبی شێوگەکەی بنووسی ئەمە لۆ دۆزینەوەی ئەوە سەرەتا ئەگەر نەخشەک بکێشین دەرێن چ دەدۆزینەوە مامۆستاوی دەگۆڕم دەیکەمە خەستی کە کردە خەستی مامۆستا دەیگۆڕم دەیکەمە دەتاتیبی ئەو جە دەتاتیبیەکە دەگۆڕین دەکەینە چ دەکەینە پلەی کوڵانی گیراوە کەواتە ئیشی خۆم هەندیاری کرد مامۆستا مۆڵ یان برین بارستە مۆڵە بارستەی توێنەر لۆ خەستیە ئەلێرە مۆڵی دایتەمە لەگە بارستەی توێنەری دایتەمە یعنی ئەوە لۆ مۆڵالێتەکەیە مۆڵالێتەکەی دیاری بکە دوای دەیگۆڕین دەیبیکەینە دەتاتیبی چونکە دەرین پلەی کوڵانی گیراوە دەکات دەتاتیبی کۆ پلەی کوڵانی چ ئاسایی اینجا دەین پلەی کوڵانی گیراوە دەدۆزینەوە وەکو گوتمان کلۆریدی باریۆم ئاگدار بە ئەوە مادەیەکی ئەلیکترۆلیتیە کە مادەی ئەلیکترۆلیتیە کەواتە مۆلی ئایۆنەکان دیاریکە مامۆستا مادەیەکی ئەلیکترۆلیتیە چەند مۆڵ لە ئایۆن دروست دەکاتن بنووسین شێوگەکەی دەرێن BA ئەو باریۆم کلۆریش چییە CL ئەوە سالبیەکە دێتە ئێرەوە موجب دووە دەڕواتە ئەوێ کەواتە دەبیتە چ BaCl2 یعنی کاتێکەوە لێک هەڵدەوەشێ چەند مۆڵ لە ئایۆن دروست دەکات مامۆستا 3 مۆڵ لە ئایۆن دروست دەکات 3 مۆڵ لە ئایۆن دروست دەکات BaCl2 سەرەتا بین خەسیەکەی بدۆزینەوە دەرین مۆڵالی ئاگدار بە نەی وەکو پرسیاری پێشەوە برێ یاسە خێرایەکە بەکاردەینم بارستە تواوە لەسەر بارستەی توێنەر جاران بارستەی مۆلی ئەلێرە لۆتی بە حازری دانایە کەواتە یاسای مۆڵالی بەکاردەینی مۆڵالی دەکات مامۆستا مۆلی تواوە لەسەر کیلۆگرامی توێنەر بارستەی توێنەر بە کیلۆگرام یاسای پۆلی 11 کەواتە دەرین مۆڵالێتی یەکسانە بەچێ مۆلی تواوە چەندە لە پرسیارەکەی دایتەمە 0.12 بارستەی توێنەر مامۆستا 0.15 دابەشی بکە مۆڵالیەکەی دەکاتە چەند دەکا 0.8 مۆڵالی کەواتەوە چمان کرد خەستیەکەمان دۆزیەوە ئەگەر خەستی دۆزیەوە دوای دەیگۆڕی دەکەیە چ دەکەیە دەتاتیبی دەرێم دەتاتیبی یەکسانە کەیبی جاران مۆڵالی جاران مۆلی ئایۆن زانە یاسای دەتاتیبیش دەگۆڕێت لە مادەی ئەلیکترۆلیتی دەبی حساب لە مۆلی ئایۆنەکەی بکەیت لە پێشەوە دەمانگۆ دەتاتیبی دەکاتە چ کەیبی جاران مۆڵالی لەبەرەوەی نا ئەلیکترۆلیتیمانەوە بەڵام لێرە لەبەرەوەی ئەلیکترۆلیتیە دەگۆڕێتە کەواتە دەرین دەتاتیبی کەیبی لەبەرمان بوو 0.51 بەهای
مۆڵا لە جێگیری پلەی کوڵان کەیبی دەکا 0.50 لۆ ئاو توێنەری تربی گۆتمان لە پرسیار دەداتێ خەسیەکەمان دیاری کردەوە لەسەرێ 0.8 مۆلی ئایۆنەکە لە ئاوێتەکە وەرمانگر BaCl2 دەرێت کلۆریدی باریۆم BaCl2 سێ مۆڵ لە ئایۆنمان دەدات سێ مۆڵ لە ئایۆنمان دات کەواتە دەتاتیبیەکەی دەرینە دەکاتە چەند دەکاتە 1.2 پلەی سیلیزی ئێستا ئەگەر لە پرسیارەکە پێمان برێ بەهای بەرزبوونەوەی پلەی کۆڵان گۆڕان لە پلەی کۆڵان چەندە ئەو ژمارە هەڵبژێرە 1.2 پلەی سیلیزی وەکو ئاسانکاریش ئەم زارە دەرینە تەڵەبەی دائیمەن دەتاتیبی یان دەتا برین تیف ئەوە لەگە پلەی بەستن یەکسانە دەتاتیبی دائیمەن ژمارەی بچووکە یعنی کە لە پرسیار دەداتێ ژمارەی گەورە دەداتێ لە سەتی زیاترە ئەوە دەتاتیبی نیە پلەی کۆڵانی گەیراوەی وەکو تێبینی ئێستا ئەوە دەتاتیبیەکەمان دۆزیەوە 0.2 پلەی سیلیز یعنی ئەوەندە پلەی کۆڵانەکە بەرز دەکاتەوە پرسیارەکە دەری لۆمبی کە پلەی کۆڵانی گەیراوە دەرێن پلەی کۆڵانی گەیراوە یەکسانە دەتاتیبی کۆ پلەی کۆڵانی ئاسایی توێنەری خاوێن 1.2 کۆ پلەی کۆڵانی ئاسایی ئاو چەندە 100 کەواتە پلەی کۆڵانی گیراوە دەکاتە چەند دەکاتە 101.2 پلەی سیلیزی یعنی لە هەڵبژاردنەکان ئەوەی هەڵدەبژێری ئاگادار بە ئەوەش بەنسبەت ئەو پرسیارە لەسەر پلەی کۆڵان کە هەمان بوو هەندێک پرسیاری ترمان مایە ئینشەڵا دەرسی دابێ ئەوانە باز دەکەین بە هیوای سوود وەرگرتن